گۆڕان و یەکێتی بەشاندێکی هاوبەش سەردانی کۆمەڵی ئیسلامیان کرد پاش ئەوەی لە یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتیە هاوبەشەکاندا لیژنەی سیاسیان پێگەێنا بۆ سەردانکردنی لایەنەکان. لیژنەکە دوای یەک ڕۆژ لە پێکهێنانی سەردانەکانی دەست پێ کرد و یەکەم سەردانیش بۆ لای کۆمەڵی ئیسلامی بوو. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتیش دەڵێت سەردانەکانیان بەردەوام دەبێت بۆ لای لایەنەکان بە پارتیشەوە. لای بەرانی پارتیژە چین بەهاوبەشێت ئێمە بە داواکەین پێکەوە بچین چکە ئامانجمان یەخستنەوەی ڕیزەکانی حیزبە کوردستانەکانە. کۆمەڵی ئیسلامی کە هەرزوو پشگیری بۆ ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی دەربڕی جارێکی تر پاش کۆبوونەوەیان پشتیوانی بۆ سەرخستنی ڕێکەوتنەکە پیشاندا ئەگەرچی لە خاڵێکی ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتیدا ئاماژە بۆ کراوە ڕێکەوتنەکە کراوەیە بۆ بەشداری لایەنەکانی تریش بەڵام وتەبێژی کۆمەڵ ڕایگەیان تا ئێستا بە فەرمی داوایان لێ نەکراوە بچنە ڕێکەوتنەکەوە. ئەو بەشەی کە پێوەستە بە بەدیهێنانی خواستی گشتی ئێمە و کۆمەڵی ئیسلامی پشتیوانی لەوە کەینوە لە تا ئێستا من بە فەرمی نەمێستوتەوەن بانکەشتی لایەنەکان کرابێ بۆی داخڵی ڕێکەوتنامەکە بن و هەموو لایەنەکانیش بە بڕوای ئێمە هەموو هێز و لایەنە سیاسیەکان ئەبێ هەنگاو بەرەو ئەوە بنین کە ڕێکەوتنامەی سیاسی لە نێوان هێز و لایەنەکان هەمووی هەبێ. هەرچەندە لیژنەی سیاسی گۆڕان و یەکێتی بڕیاریان داوە سەردانی سەرجەم لایەنەکان بکەن بە پارتیشەوە بەڵام پێشتر پارتی ڕەتی کردەوە پێشوازی بکات لە شاندی هاوبەشی گۆڕان و یەکێتی و ڕایگەیان ئامادەیە بەجیا لەگەڵیاندا کۆبێتەوە. بەردەوامە بین ئەگەر پارتی ئامادەنە پێشوازیکە بەدیلی ترتان چیە؟ پێشوازی لەم لیژنە هاوبەشە بیری لێکەینەوە بەدیلمان چی بێت. لیژنە سیاسیە هاوبەشەکەی نێوان گۆڕان و یەکێتی یەکێکە لەو 6 لیژنەیەی لە کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشەکاندا بڕیاری پێکهێنانیاندا و لە 6 ئەندام پێک هاتووە. پێدەچێت گۆڕان و یەکێتی پەلە بن لە تێپەڕاندنی دۆخی سیاسی هەرێم. ئەو دوولایەنە لە پاڵ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی خۆیاندا هەوڵەکانیشان بۆ ئاسایکردنەوەی دۆخی هەرێم دەست پێ کرد. پاش تەنها یەک ڕۆژ لە یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشەکەیان سەردانیان بۆ لای لایەنەکان دەست پێ کرد و دەژڵێن دەبێت ئەم دۆخە سیاسی هەرێم تێپەڕێنرێت. هاوکاریاسین NRT سلێمانی.